برنامج کلاس بکیش ماوش بکری کوده مشارکت می‌دوم میام تبری می‌دوم مشارکت سخت می‌بود تنهاش دا امده بحث السرویت چه نگی که مشارکت خطایبات کریه السر هاوکنی جگری ویروسی علم شن بجن التهابات ملک ویروسی چه وقتی نشار سر کردن چه ابلاغ بته و چه هر زنجی چه توش بین و چه نخوشی اگرم درستی و زالن و چندش من وانداریا بیسون فتح کرمنده بشه ویروسی که زور بخیر بر خوش بیست باش جانا کاملیش بانی باش دیو لا همون بینرانی خوشی استکسان کی بیسون اگر یکم جار بزنن نخوشی چون بلا بیدا باز زیادتر خلق اگر نخوشی که بدیم مثلا هاو کردنی جگری ویروسی چیه؟ بله من سپاسی برنامه کشتانه کم کاوی برنامه تندرسیتی کن بوی زیادتر حالاتیان شارزاب من لم بواره بتایبتی ام بابتی کم روی جنابتان هەڵتان بژاد و بابەتێکی سەردەمە واتە عەسریە دیشکە ئەم نەخۆشیە ڕوو لە زیادبوونە مەترسیەکی گەورەی هەیە لەسەر هەموو گۆی زەوی نەک هیچ شوێنە نادۆزیتەوە لەم گۆی زەویە نەخۆشی هەوکردنی جگەری ڤایرۆسی دەبێت لە وڵاتێکی زۆر پێشکەوتووە بۆ نمونە بچیتە ئەڵمانیا بچیتە هەر وڵاتەکانی ئەوانەی کە لە بواری پێشکەوتن و لە بواری تەندروستیە زۆر خۆیان بە شانازیدانن ئەم نەخۆشی تیا بڵاو بەڵام لە وڵاتێک و ئۆدەڕێ بۆ وڵاتێکی تر لە ساڵانی پێشوە ئەم نەخۆشیە کەمتر بووە بەڵام ئێستا و دەودە زیابێ بۆیە ناوێنەوە یەکێ لە نەخۆشیەکانی سەردەم واتە لەگەڵ سەردەما زیاد دەبێت نەخۆشیەکە خۆی چییە تعریفێکی نەخۆشیەکە بین چکە ئەم نەخۆشیە چەند بەشێکی هەیە واتە چەند یەک جۆر نییە چەند ئەنواعەکە چەند جۆرێکە بەڵام بەگشتی بریتە لە ئیتیهاب واتە هاوکردنی جگەری ڤایرۆسی وەکو ئێوە خۆشتان نەزانن بینەران نەزانن لە جەستەی مرۆڤ ئەندامێکی پێی دەوتێت جگەر بریتە لە گەورەترین کۆمپانیا ئەگەر بیش بهێنین گەورەترین کۆمپانیای جەستەی مرۆڤە کە هەچی چالاکی و زیندە چالاکیەکانی مرۆڤ لە جگەراکرێت تەسەوڕەکەی جاری وایە 40 مادە بەرەمێنێت لە یەک ڕۆژە تصفی هەموو پیسی و خراپی جەستەی مرۆڤ لە ڕێی جگەرەوەکرێ بۆیە جگەر کۆمپانیایەکە کە ئێمە کاڵین دڵبریتە لەوەی کە ژیانی مرۆڤ بەدەستڵەوەیە بەڵام جگەر ئەو کۆمپانیایە کە سەرمایی مرۆڤەوەتە لە جگەرە ڤایرۆسەکە لە جگە دەدات اینجا ئازی جنابە بکەم دیارە هەموو ڤایرۆسی و بەکتریایەک ئەوانەی کە ئینسان تووشی نەخۆشی دەکات شوێنێکی تایبەت هەیە حەزی لەوێ بۆ نمونە ڤایرۆسمانەیە بەکتریامانەیە حەزی لە سەرە یا حەزی لە جونگەکانی ئێسکە حەزی لە بەڵام بەنسبەت هاوکردنی جگەری ڤایرۆسەوە یا ڤایرۆسی جگەری حەزی خۆی لەو شوێنەیە حەزەکە بچێت لەو شوێنە بژی ئەو شوێنە بە باشترین شوێن بە ماڵی خۆی ئەزانێ بۆیە تاکو بۆی بکرێ مەحاولە بکات ئەچێ لەو شوێنە ئەژی ئەمە بە هەموو بۆچی ئەو شوێنە تەنیا حەزەیان شتێک هەیە ئەو نەخۆشی ڕاکێشەوە بەڵێ بۆ نمونە ئێستا ئێمە سیرکەین مرۆڤ هەیە حەزی لە شوێنێکی سادە یەکێک حەزی لە شوێنێکی گەرمایی وایە ناتوانێت لە شوێنە سادەکانە بژی ڤایرۆسی جگەریش حەزی لە ئەو پێگاتەی جگەرە جگەر بریتیە لەو شوێنەی زۆرترین خوێنیتیایە شوێنەکەی زۆر ملائیمە بۆ گەشەکردنی جگەری ڤایرۆسی کە لەوانەیە گە بچێتە گۆشتەوە ئەو خوانی بە ئاسانی دەست نەکەوێت ناتوانێت بژی بەڵام ئەو شوێنی دەست باشە خۆی دروست دەکانی هۆکارە ناوەکی و فسیۆلۆژیەکانی ناو جگەرن بۆ نمونە ڤایرۆسەکە دروست دەکەن یاخود ینی لە دەرەوەی لەشی مرۆڤ بە یەکێک لە هۆکارەکان ئەم ڤایرۆسە دروست دەبێت بەڵێ زۆر پرسیارەکەی جەنابێ زۆر جوانن نەخێر ئەمە لە دەرەوەی مرۆڤە واتە ڤایرۆسەکە هەیە ڤایرۆسەکە ئێستا لەوانەیە لەم ستۆدیۆیە هەبێ لە دەرەوەی ئەم ستۆدیۆیە هەبێ واتە لە هەموو دنیا ڤایرۆسی جگەری هەیە وەکو پێ ئاماژەم پێکرد لە هەموو شوێنەکەی بەڵام ڕاستەخۆ ناتوانێت بچێتە جەستەی مرۆڤەوە ئەم ڤایرۆسە وەکو لە هەموو کەونە هەیە لە هەموو ژیانە هەیە بەڵام ناتوانێت بچێتە هەر ڤایرۆس هەر نەوعی بە شێوازێکە چێتە ژۆرە ئەو شێوازی بە بۆی هاوڵاتیان زیاتر لەلایەن ڕوون بێت ئەو شێوازێک کە لە کوردستان و هەرێمی کوردستانەیە ئێمە جۆری بیوسیەکەیە واتە ڤایرۆسی کردنی جگەری ڤایرۆسی جۆری بی لەگەڵ جۆری سی کە دوایی چۆنە و بۆ لە کوردستانە بەڵێ منیش حەزەکەم زیاتر ئاماژە بۆ بکەم بڵێن ئەم دوو جۆرە زیاتر بڵاوە ئەم دوو جۆرەش بۆچی چۆنە چێتە ناو لەشی مرۆڤەوە لە ڕووی بریتی و لەوەی لە ڕووی بیناربوونێکەوە واتە جەستەی من بیناری کێ بێ و جەستی تۆ بیناری کێ بێ یا خوێنی من هەڵگری ڤایرۆسەکە بم خوێنی من بچێت لەشی تۆوە بەهۆی سرنجێکەوە بێ بەهۆی خاڵکوتانێکەوە بێ بەهۆی ئیشی خوێن گواستنەوەیەکەوە بێ بۆی کارێکی سەتاشینەوە بێ
بۆچی ئێستا بڵاوە من ئەمێ لێرەوە ئاوە بخێمان ناوە لەبەرەوەی ئێستا خەڵکی ینی لە شارەکانە تێکڵابوونێکی زۆرێ قەرەباڵغەکان بەریەکەوتن زیاترە کۆمەڵی نەدیتیش بڵاو بۆ تۆ خراپە بۆ نمونە گەنجان حەزیان لە تاتۆیە تاتۆی چێکە لەوە کارەکانی گواستنەوە بۆچی لەوانەیە هیچ هاوکنیجگەری ڤایرۆسیە بێت کە ئەچێتە شوێنێکە پانگ نەبێت ئەو دەزی شتی کە بەکارێنێ ئەو ئامرانەی بەکارێنێت لێ چێکۆ لە تاتوێکەوە ئەگۆڕێ ئەگوێزێتەوە گەنجان ێستا حەزیان لەوەیە قەنافیزیان بە گوێزان ئاوای لێ بکەن وای لێ بکەنەوەنە ئەمە هۆکارێکی تێر بەڕاستی نایشارینەوە یەکی لە هۆرەکارەکانی ترکە لە عالەما کە ناتوانێت دەستی لەسەرگیرە بەهۆی مخدراتەوە ئەو بەکارێنانی ئەو سرنجەی کە مادی بەشکار بەکانێن بەتابەت ئێمە لە وڵاتەکانی خوار ئاسیا ئەم دیادێ زۆر باو لە وڵاتی ئەفریقا ئەم دیادێ زۆر باوە کە بۆی مادە بێهۆشکارەکانەوە لە یەکێکەوە گوێزێتەوە بۆ یەکی تر تەنیا بەم شێوەیە لە ڕێی نەشتەگەریەکانی شەو با من ئەوەش نەشارمەوە لە ڕێی بەکارێنانی سەحەوە تەندروستی خۆش ئەو کەلوپەلانە مەبەستە ینی ئەو کەلوپەلانی کە کەسێک بەکاری دێنەیە بۆ نە گوێزانێک بێ یاخود دەگەر فرنجێک بێت ئەو کەسی بۆ پێشتر بەکارهێنرابێ بۆ کەسێکی توش بوو هەڵگری ڤایرۆسەکەیە بەڵێ ئەگەری هەموو کەلوپەلێک هەڵگری ئەم ڤایرۆسە بێت لە ساقی قسەکەمان وایە بدیتێ لەوەی کە من ئەگەر لە سرنجێکەوە لە گوێزانێکەوە لە ئەدەواتێکی مقەستێکی عملیاتەوە لە ئەدەواتێکی مقەستێکی سەتاشینی ژنانەوە لە هەمووینەوە ئارایشگەکانەوە لە دانکێشانەوە ئەگەر ئەمانە مەبەسمان نییە هاوڵاتیان بتەسێنین بڵێن تر مەچۆ بۆ ئارایژیا مەچۆ بۆ دانکێشان مەچۆ بۆ عملیات حکومەتی هەرێم و هەموو گیان کۆمەڵی ئیجاعاتیان کردو بۆ نمونە ئێمە بە نسبەت حکومەتی هەرێمەوە لەناو نەخۆشخانەکانە ئەو کەسەی نەشتەگەری بۆ کرێت پێشەوەی هیچ نەشتەگەریکی بۆ کرێت ئەبێ فەحسی ڤایرۆساتی بۆ بکرێت بۆ ئەو کەسێک نەشتەگەرەکەی بۆ کرێت یەکەم بۆی کارمەند و پزیشکەکان سەلامەت بن چکە ئێمەش احتیمالەوەیە چەند کارمەندمان تووشی ئەم نەخۆشیە بۆ لە کاتێکە کە نەشتەگەری کراوە لە کاتی کارکردنە پەنجی شوێنێکی بنابووە خوێنی نەخۆشەکە هاتۆتە لێژەوە لەبەرەوە ئێستا ئێمە ئامادە باشیەمان وەرگتووە هەر کەسێک بێتە نەشتەگەریەوە بێتە خستەخانەکە یادی نەشتەگەری بۆ کرێت ئەبێ بزانین ئەم کەسا هەڵگیری ئەو نەخۆشیە نییە ئەمە لایەنێک لایەنی دووەم بە نسبەت ئێستا بڕیارێ دەچوە لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمەوە ئەو کەسێک کە کاری دانپاکردنەوە دانکێشان هەچ دەستکاریەکی دانی بۆ کرێت پێویستە پێشەوە فەحسی ڤایرۆسات بکرێت من لە ڕێی کەناڵەکەی ئێوە ڕایەگەێنم لەوانەیە هاوڵاتیان بەم قرارە زۆریان پێ ناخۆشە پێیان ناخۆشە تۆ ئەچی کارێکی دانەکە یا تۆ زێدانە پاکیتەوە ئەڵە بچۆجارە فەحسی ڤایرۆساتەکە بکە ئەمە بە نسبەت ئەوان ئەرکە بەڵام من لەگەڵ ڕێزماڵم ئەمە ئەرێک نییە ئەمە واجبە تێگەشتی ئەمە واجبێکی مقدسیشە زۆر پیرۆزە یەکەم خۆتە پارێزی دوم ئەو کەسی کە لەوای توژێت دان پاکاتەوە یا ئیشی دانی بۆ کرێ پارێزێ بە نسبەت سەتاشوژینەکانی شەو من داوا لە گەنجانەکەم ئەو شوێنانی کە زۆر پێویست نەبێ با گوێزانی دێنە دێ ئەو گوێزانانە تکارەکەم گوێزانی پاک بێ یا بەکاردەهات و بێت محاولە بکەن کە چونە سەتاشخانەیە بێت شوێنێکی باوەڕ پێکراو بێت خاولی شتی خۆیان بەرن من ئەمە بۆ کوڕێنمایەک بەس بێنە سەر چارەسەریەکە ئەگەر بوون بابینە سەر چارەسەریەکە بەڵێ بەنسبەت چارەسەریەوە ئێوە مەوتمان چەند جۆرێکمانێ ئەو دوو جۆری کە باوە لە ئێمە باسی وڵاتانی کە ناکەین وڵاتانی کە جۆریکە هەیە ئێمە زیاتر بەنامەکە لەوانەیە کاتێکی وشکەم بێ بن ناچات زۆر بە پەلە قسە بکەم چکە بابەتەکان زۆرە ئەو دوو جۆری کە لە هەرێمی کوردستانە باوە لە هەموو شارەکانی هەولێر و دووەکو سلێمانی و قەزانەکەکانە باوە بریتێ لە جۆری بیوسیەکە خۆشبەختانە جۆری بیەکە لە جیهانە لقاحی هەیە واتە پێکوتەی هەیە ئەتوانرێ بۆ نمونە ئێستا من لە ماڵی خۆمانە کە جۆری بیەکەمەیە ئەوە هیچ خۆمەکەەوە بۆ ماوەی چەند مانگێک ئەبێ بە درێژخایەنە چکەم نەخۆشیە مشکلەکەی لەوەیە نەخۆشیی مزمینە درێژخایەنە دەکەمە ژێر چارەسەکردنەوە بەڵام کە سوکارم ئەو کەسانەی کە لەگە مناژین بۆ منە خێزانم مناڵم ئەگە دایکم لەگەڵا بێ ئەو کەسانەی کە لە چوادۆری مناژین لەو چوادۆری ئەو خانووەیە تێگەیشتی دەچن خۆیان ئەکوتن وایە نەکردن بۆی پارێزگاری بێتەوە ئەمە شتێکی خۆشە بەڵام بەنسبەت جۆری سیەکە کە جۆرێکی خەتەرە جۆرێکە زۆر خەتەرە ئەبێتە هۆی تەلەڤون واتە هەڵۆشانی جگەرەکە زۆربەی حاڵەتەکانی بێتە هۆی شێرپەنجەی جگەر بۆیە جۆری سیەکە ینی ڕێژەی مدن لە جۆری سیەکە زۆر زیاترە لە جۆری بەڵام بۆ نەکبەتیە تا ئێستا لە عالەمە لقاحی نەدۆزراوەتەوە بۆ لە جۆری سیەکە ئەمە چارەسەری نییەکەواتە و جۆری سیەکەی
چارەسەری هەیە بەس شندەیە مەبەستمەوەی لقاحێکی نییە بۆ نمونە وەکو ئاماژەم پێکرێگە ئێمە لە ماڵێکە من و جەناب برابین لە ماڵێکەگە من جۆری سیەکەم گوتبێ تۆ ناتوانانی لقاح لە خۆبەی وەکو جۆری بیەکە بۆی توش نەبی جۆری بیەکە باشە بەکارهێنانی کەلوپەلەکانی ئەو کەسێک کەگە لە ماڵی لە خێزانێکدا کەسێک توش بێ بەکارهێنانی کەلوپەلەکانی ئەو کەسی کە هەنێک کەلوپەل بەکارێنێ ئەگەری هەیەەوەی کە بڵێ ئێستا ئێمە احتیاطاتی خۆمان کردووە بە ئەوە بۆ هاوڵاتیان ڕووبکەمەوە بڵێن بۆ نمونە هەر وەکو بینە ماڵەکەی من ئەگەر من لە ماڵەکەی خۆمان تووشی ئەم جۆرە بوو بم هەم یەکەم جار ئیجراعاتی حکومی چییە هەموو کە سوکاری ئەو کەسی ئەڵین کەس چەند کەس لەگەڵ ئاژی جارێ بێ ئەوان بێت هەموو فەحسێ بۆ هەمویانەکەین بە خۆڕایی بزانین جارێک کەسێکی تیانە لەو خێزانە ئەگە تیانە بوو ئەگە جۆری بیەکە بوو ئەیان کوتین ئەگە جۆری بیەکە نەبوو جۆری سیەکە بوو پیانەڵێن ڕێنمایەنێنێ تکاتان لەکەین ئەم ڤایرۆسە بەم شێوازە ئەگوێزێتەوە لە ڕێی برینداربوونی شوێنێکەوەی بەناو جەستەتەوە ئەگەر بۆ نمونە زۆر حاڵەتی شەیە بەدەن بۆ نمونەگەر ئەو کەسە دەمی پوچی بینار بێت ئەوەی کە توش بووە فڵچەی هەمان کەس بەکاربێنی ئەمە تەنیا لە ڕێی برینداریەوە تەنیا لە ڕێی برینداری و من نامێ خەڵکیکە بەو شێوازە بترسێنم کەین بێت بەس توانم بڵێم لە ڕێی کۆمەڵی لایانی سێکسیژە بێ پارێزگاری لە خۆی بکات ئەویش ڕێنمایانەینێ بۆ جۆرە ئەویش ڕێنمایی بۆ خۆپاراستن چی بکرێت بۆ خۆپاراستن لە توژم بە نەخۆشی منیش هەر ینی مەبەستمەوەی کاتم بۆ لای ئێوەی بەڕێز و لەم بەنامەی لەم شاشە جوانەی ئێوە کە ئەوەی زیاتر ئەمێ هاوڵاتیان خۆپاراستن بگن نەخۆی بەڕاستی ئەمە نەخۆشیەکە نەخۆشیەکی زۆر مەترسیدارە ئێستا ژمارەکەی لە کوردستانە زیاد بوو بەس ئەمە ئەوە نییە کە لە کوردستانە زیاد بوو لە هەموو جیانە زیان بڵێ ئێمە لە چاو وڵاتانی ترە لە ستاندەری عالەمیە دەرنەچوی شکۆل لە خوار بزابێ بەڵام زیین ئەوە کاری ئەم زیابوو نەبی تێلەوەی ئێمە خۆمان نەپاراستووە من داوە لە خۆ نەپارستانەکەش زیاتر لە جیا دەرەکەوێت زیاتر لە ئەو نەوانە دەرەکەوێت کە لە گەنج و سەر و گەنجان بە پرسیاری تەمام بکەم بۆ هەموو تەمەنێک وەکویە کە زیاتر بڵێ لە مناڵی زۆر بچووکە هەیە لە کەسی ئاخر دەرجە پیشە بەڵام خۆشبەختانە لە کەسە پیرەکانە کەمترە بەڵام لە کەسە گەنجەکانە ئێستا زۆر بڵاو بۆتەوە هۆکارەکەیەوە بۆ نمونە یەکێ لەو هۆکارانی کە باسم نەکرد من نامەیە دیادەی کەڵەشاخ لە بشکێنم بەڵام میشە لەوانەش بریتێ لە کەڵەشاخ ئەویش کەڵەشاخەکە بریتێ لە چیلەوەی کە کۆمەڵێک کەس هاتوون ئیشی خۆیان نیە پاک و تەمیزی ناتوانن ئەچین کەڵەشاخەکەن کەڵەشاخی بریتێ لە چی تۆ پێستی کەسەکە بینارەکەیت خوێنەکەی لێوەرەگری ئەو خوێنێت چیلی ئەەکەن یەکسەری خەنە مەخسەلەکەوە یا بۆ کەسێکی کە کۆمەڵی ئامراز بەکارێنەوە هۆکارێکی تری بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیەش بێتێ لە کەڵەشاخ بۆیە داوا لە ئەو بەڕێزانە ئەەکەم ئەوانەی کە خوێنیان زیایە ئاست دەکەن خوێنیان زیایە ئەوە باقی خوێن هەیە هەموو فحسادیان بە بەلاشی بۆکرێت ئەتوانن بچن لەوێ خوێنە زیاکە بن کەڵەشاخە پێویست ناکەن بەڵێ بەس لە هەندێک لە ڕێکارەکانی خۆپارێزی کرد تەنها خولێکێکمان ماوەسپاس دەکەین باس تا چەند گرنگە پشکنین زوو بکرێت بۆەوەی کە ئەگەر کەسێک ڤایرۆسەکە بوو بێت لە ڕێی کەناڵەکەتانەوە ئەم خولەکەی ئاکۆتایی دەڵێم پێویستە هەموو هاوڵاتیەک ڕاستە لەسەر یەکەوێت مەبلەغێکی مادی لەسەر یەکەوێت بەڵام پێویستە هەموو هاوڵاتیەک بلایانی کەمەوە لەم کاتەیە 6 مانگ ئەگەر نەبوو ساڵی یەک جار پشکنینی فەحسی ئامنا پشکنینی ڤایرۆسی بۆ خۆی و خێزانەکەی بکات تکایە ئەگەر ئەوە بکەن زۆر خۆیان پارێزراوە بێت چکە بۆچی ئەو مەسرفی کە لە دوایی ئایکەن بەوەی چارەسەرێکەوە زۆرترە بەڵێ سپاس بۆ بێسم فتاح سپاسیەوەشەکەم زۆر سپاس بە هیوای تەندروستی و سەلامەتی بۆ بەڕێستان و بۆ بینەرانی ئازیزی سپاس